دوا ڕۆژ هەر لە دەستوانە ئیشاءالله. بەڕاستی پاڵپشتیویکردن لە خوڵقاندنی زروف جەوەکی گونجاو لە بۆ خوێندن لە ماڵ هەر پێویستیەکی هەبی لەبۆی دابینکەین. طبعاً ئازایەتێکە لەسەر خۆیتی لەسەر مەنیە منداڵ بەخۆی ئەگەر ویستی یان کوڕ بەخۆی کەس بەخۆی ویستی بخینی یەکەم جار بەخۆیتی ئەوجە بابوداچتی یعنی بابوداک هەر چ بکە ئەوەن ناچیتە ئیمتحانی لە زیاتی منداڵەکەی هەر منداڵەکە دەستە ئیمتحانێ کوڕەکە منداڵەکانیان دەستە ئیمتحانێ جا بەخۆی هەوڵی دەدا ئێمەش طبعاً زروفێکی گونجاومان لە بۆ خەڵق کردبوو جا ئەلحەمدوللا نەتیجەکەی باش بوو. وەڵڵاهی پێی دەڵێم کوڕم ئەویش منداڵی خەڵکیش هەمویان منداڵی باوکوداکی خۆیان زەرجی باوکوداکی خۆیانن ئەگەر کچ ئەگەر کۆر چەند هەوڵ بدەن بە قەدەر ئەوەندەی بەدەستیان دەکەوی ئەوان دەبی هەوڵدەن یعنی خۆیان مستەقبل ئیوانە ئەوان گەنجن ئەوان دەرگای مستەقبل لە پێشیان کرایتەوە یعنی ئەم نەخسانی بە تەڵەوەکانی خۆشم دەڵێم نەک بەزبەوی دەڵێم دەرگایان لە پێ ئەمە هەموو هەوڵدانمانەوەی ئەوان لەسەر پێی خۆیان ڕاوەستن. واللهی وا هەستم کرد ماندی بوونی بڵندی نەک ماندی بوونی بڵندی ماندی بوونی منیش ئیداچشی ئیساڵهای ساڵ بەرهەمەکەم هاوەرگرتەوە.